کامیار کەمالم پەیامنێری 964 لە پێنجێنەوە لێرەوە هەواڵی دەواازەی نێودەوڵەتی باشماخ و مەرجی سێرانبەندان بۆ ئەگوازمەوە. من ئاکام غەفور پەیامنێری 964 لە ئیدارەی سربەخۆی سۆران ڕۆژانە هەواڵی ڕۆژهەڵاتی کوردستانتان بۆ ئەگوازینەوە و لێرە لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانیش کە خاڵی هاوسنووری نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە جموجۆڵی بازرگانی و جوڵەی گەشتیاری ئێرەتان بۆ باز دەکەین. من محەممەدم پەیامنێری تۆڕی میدیای 964 لە ئیدارەی ڕاپەڕین هەرچی ڕوودا و زانیاری دەڤەرەکەیە بە دروستی وەکو خۆی بۆتان دەگوازینەوە. سەرجەم پێشهات و گۆڕانکاریەکانی تایبەت بە ناوچەکە و بە دیاریکراوی ناوچەی هەورامان و سنووری نێوان ڕۆژهەڵاتی کوردستان و باشووری کوردستان و بە تایبەتی تریش مەرزی شۆشمێ من لە 964ەوە بۆتان دەگوازمەوە. من ڕاژان باجەڵانم لە خانەقین هەواڵەکانی ئەمبەر و ئەو بەری مەرزی مەنزەریەتان پێڕادەگەێنم.